باوکی چەکی ئەتۆمی پاکستان کێیە؟ ئەو پیاوەی یەکەم وڵاتی ئیسلامی کردە خاوەنی چەکی ئەتۆمی. عەبدولقەدیرخان زانای فیزیای ئەتۆمی و کانزای پاکستان کە مێژووی سەربازی و تەکنۆلۆژیای وڵاتەکەی گۆڕی لە ساڵی 1936 لە کاتی داگیرکاری بەریتانیا و پێش جیابوونەوەی پاکستان لە هیندستان لە شاری بۆپاڵی هیندستان لەدایک بووە. دواتر لەگەڵ خێزانەکەی لە تەمەنی 16 ساڵی دەچێتە پاکستان. لە ئەڵمانیا ئەندازیاری کانزاکانی خوێندووە. دواتر لە بەلجیکا دکتۆرای لە هەمان پسپۆڕیەتی تەواو کردووە. دواتر گەڕاوەتەوە بۆ وڵاتەکەی و پەرەی بە بواری ئەتۆمی داوە. بەدامەزرێنەر و یەکەم سەرۆکی پرۆگرامی ئەتۆمی پاکستان دادەنرێت. نازناوی باوکی پرۆژەی ئەتۆمی پاکستانی پێدراوە. ناوبراو لە نامەیەکدا بە زوڵفەقار عەلی سەرۆکی ئەو کاتی پاکستان ئامادەی خۆی بۆ یارمەتی وڵاتەکەی دەربڕیوە بۆ ئەوەی بتوانێت چەکی ئەتۆمی دروست بکات. ئەویش بەهۆی ئەو کێبڕکێ سەختە ئەتۆمیەی ئەو کات لەگەڵ هیندستان هەیان بووە. بەدەستهێنانی چەکی ئەتۆمی پێگەی پاکستانی بەرامبەر هیندستان گۆڕی لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بردیە قۆناغێکی دیکە. لە ساڵی 1976 پرۆگرامە ئەتۆمیەکەی پاکستان بە فەرمی دەستی بەکارکردن کرد. لە ساڵی 1986 یەکەم تاقیکردنەوەی ئەتۆمی لە ژێر زەمینی پاکستان ئەنجامدرا. هەنگاوەکە کاردانەوەی گەورەی لێکەوتەوە. ئەمەش دادگای ئەمستردام بە تۆمەتی دزینی بەڵگەنامەی ئەتۆمی نهێنیەکان سزای 4 ساڵ زیندانیکردنی بەسەر عەبدولقەدیرخان سەپاند. حکوومەتی پاکستان ئەو تۆمەتەی ڕەت کردەوە و ڕادەستی نەکرد. عەبدولقەدیر کتێبێکی بە ناوی بۆمبە ئیسلامیەکان بە زمانی ئینگلیزی بڵاو کردوتەوە. هاوکات ژمارەیەکی زۆر لە توێژینەوەی زانستی لەو بارەیە هەبووە. زۆربەی پاکستانیەکان وەک پاڵەوانێکی نیشتیمانی سەیری دەکات. ناوبراو بە دزە پێکردنی تەکنۆلۆژیای ئەتۆمی تاوانبار کرا. بە جۆرێک لە سەرەتای ساڵی 2000ەکان یارمەتی کۆریای باکوور و ئێران و لیبیای دابێت. ئەمەش قەیرانێکی گەورەی نێودەوڵەتی لێکەوتەوە. پاکستان ناچار بوو ناوبراو بخاتە ژێرمانەوەی زۆرەملێ. دواتر لە دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا عەبدولقەدیرخان لە ساڵی 2021 کۆچی دوایی کرد. ئێستا پاکستان خاوەنی نزیکەی 170 کڵاوەی ئەتۆمیە. ناتەنیاهۆ لە نوێترین لێدوانیدا ڕایگەیاندووە دوای ئێران چارەی پاکستانیش دەکەیت. ترسی ئیسرائیل پەیوەندی بەوە هەیە پاکستان وڵاتێکی ئیسلامیە. بە فەرمیش پشتیوانی بۆ ئێران لە شەڕی ئیسرائیل دەربڕیوە.